مامۆستا داستان بە گشتی ڕێنمایی چە بۆ دایک و باوکان هەندێک کێشە هەیە بۆ نمونە دایک و باوک پەیوەندی باش نیە لەگەڵ قوتابخانە لە کاتێکدا بەشێکی زۆری ڕۆژەکە لە لای مامۆستاکانە. پێویستە دایک و باوکەکان سەردانی قوتابخانە بکەن یاخود لە ڕێگەی تەلەفۆن بی ئاگاداری ئاستی منداڵەکەیان بن لی بپرسنەوە کە ئایا هەروەها پێویستیشە لە ماڵەوە هاوکاریان بن لە جێبەجێکردنی ئەرکەکانی. هەندێک منداڵ هەیە کە ئاستیان لاواز دەبێت ئاستیاندا دەبەزێ لەوانەکان دایک و باوک هاوکار نابێت پێت وایە ڕێگایەکی باشە نەخێر بێگومان پێویستە پەیوەندیان لەگەڵ قوتابخانەش باش بێت و لە ماڵەوەش بۆ خۆیان هاوکاریان بکەن. بێگومان کاتێک پەیوەندی لەگەڵ مامۆستاکە باش دەبێت ئەوە منداڵەکە سوودمەند دەبێت و نمرەکانیش ئەکید ئەوە زیاتر یارمەتی دەردەبێت لە ئەوی منداڵە لەو حاڵەتەدا منداڵەکە زۆر بە ئاسانی دەتوانێت سەرکەوتووتر بێت و سوودمەندتر بێت بە دڵنیاییەوە. دەمەوێت کۆتا پرسیار بکەم کاتێک منداڵەکان لە قوتابخانە چێژ وەردەگرن و مامۆستا هاوکارە و دایک و باوک هاوکارە و پەیوەندیان لەگەڵ یەکتر هەیە ئایا ئەمە بە شێوازێک کە دایک و باوک کە بەیەکەوە پەیوەندیان هەبوو لەگەڵ مامۆستاکان منداڵەکە سوودمەند دەبێت؟ بە دڵنیاییەوە بەڵێ لەبەرەوەی منداڵەکە زیاتر هەست بە ئارامی دەکات هەست دەکات کە دایک و باوک و مامۆستایەکە یەکتر دەناسن هەست بە دڵنیاییەکی زیاتر دەکات. دەشزانێت کە بەیەکەوە پەیوەندیان هەیە واتە هەر شتێک ڕووبدا لە ناوانەکان لە کاتی نمرە وەرگرتنەوە شتەکە کە پەیوەندیان بەیەکەوە هەیە دەزانێت دایک و باوکی ئاگاداری ئەوە دەبێت بۆیە زیاتر گرنگی بە خۆشی دەدا. دەزانی دایک و بابەکە دەزانن لە ڕێی مامۆستایەکەی ئەگەر بە خۆشی پێیان نەڵێ بێگومان کاتێک دایک و باوکش بەیەکەوە پەیوەندیان نەبوو منداڵەکە سوودمەند دەبێت. دەست خۆش مامۆستا داستان زۆر سوپاس بۆ تەرخانکردنەوە کاتەوە بۆ وتە باشەکانت. دەستی بەش خۆش زۆر سوپاس.